ڕێبەرۆجالان دەیانویست کوردستانیش بە دەردی فەلەستین ببن. طبعا ما بخص السياسية مسألة حل زانين يعني بين مسألة كرد تشتك حلنا مسألة كرد حلنا مسألة كردستان حلنا مسألة تركيا حلنا دەیانویست ئێمەژە ناو سیستەمێک هاوشێوەدا بخنکێنن لە کەسێتی مندا کوردستان بخەنە ناو شەڕێکی کوێرانە و ماڵوێرانکەر وەک فەلەستین ویستیان هەمان ڕەوشی عەرەفات بەسەر منیشدا بسەپێنن بەڵام من بەو گەمەیە نەگلام و خۆم نەخستە ناووەها داوێکەوە. ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجالان لە زیندانی ئیمڕالیەوە لە ڕێنمایی نووسینەکانیدا کە لە ڕێگەی پارێزەرەکانیەوە ڕەوانی دەرەوەی کردوون باز لە ڕەوشی فەلەستین و ئەو جەنگە نەپساوەی بەسەریدا سەپێنراوە دەکات و ڕەوشی کوردستان لەم سۆنگەیەوە هەڵدەسەنگێنێت. هەروەها سیاسەتەکانی عەرەفات بەراورد بە هەڵوێست و سیاسەتەکانی خۆی شی دەکاتەوە. ڕێبەر ئۆجالان دەڵێت من ناڵێم یاسر عەرەفات لە 1929 بۆ 2004 خیانەتی لە گەلی خۆی کرد بەڵام سیاسەتەکانی ئەو فەلەستینی بەم ڕەوشەکەیان دەیانویست ئێمەش لە ناو سیستەمێک هاوشێوەدا بخنکێنن لە کەسێتی مندا کوردستان بخەنە ناو شەڕێکی کوێرانە و ماڵوێران کرد ویستیان هەمان ڕەوشی عەرەفات بەسەر منیشدا بسەپێنن بەڵام من بەو گەمەیە نەگلام و خۆم نەخستە ناووەها داوێکەوە چونکە ئەو ڕەوشە فەوتان و تاروماربوونی هەردوو گەلەکەیە. ئەگەر ئەمڕۆ ئیسرائیل و فەلەستین بێت ئەوە سبەینێ نۆرەی عێراقا یان وڵات و گەلێکی تر لە ڕۆژهەڵاتی ناوین خولاسە ئەم پێکدادانە دوایی ناهێت. داخۆ چی دەبوو ئەگەر منیش هەمان سیاسەتی عەرەفاتم پیادە کردبا؟ بەلانی کەمەوە لە ئێمە 2000 کەس و لەوانیش 10,000 کەس دەکوژرا دەبوون بە قوربانی ئەم سیاسەتە چونکە لە ڕۆژێکی وەهادا هەر نەبێ 5,000 جەنگاوەری فیدایی ئامادە بوون لەگەڵمدا. من لە عەرەفاتیش بەهێزترم ناپرسن گەر منیش وەک عەرەفات مامەڵەم کردبا ئێستا ئێوە لە چی ڕەوشێکدا بوون خۆ دەمتوانی ئەوە بکەم لە ڕەوشێکی زۆر دژواردا بووم دۆخی من لە هی عەرەفات خراپتر بوو بەڵام من وام نەکرد. بۆچی ئینگلیزەکان پشتیوانی منیان نەکرد و دەستی هاوکاریان درێژ نەکرد؟ چونکە من پێداگریم لەسەر ئاشتی و دیموکراسی کردەوە مێژوو منی بەڕاست خستەوە ڕەنگە کەسانێکە بن بەم هەڵوێستم بڵێن بێ ئەرک و ڕۆڵ ماوەتەوە و شتانی تریشم بۆ هەڵبەستن بەڵام ئەوانە بێویژدانن کەوا دەڵێن وەک دەبینن ئەنجامەکەی لە یی عەرەفات چاکتر نەدەبوو هێشتاش موکڕن لەسەر ئەوەی دەبێت هەمیشە لە ناو شەڕ و پێکدادان دابین. ئەوەی من لە پێناوی ئاشتیدا کردومە لە بەرچاوە ئێوە درەنگ لە من تێدەگەن ڕاستە ئێمە دەمانەوێت لەسەر بنەمای برایەتی و یەکێتێکی شەرەفمەندانە لەگەڵ تورکیا بژین بەڵام هەرگیز دەستبەرداری ماف و ئازادیەکانی خۆمان نابین و بۆ ئەمەش هیچ باج و قەرەبوویەک بە ئازادیمان نادەین. لە تەمەنی 10 ساڵیمەوە بە دوای ئازادیدا وێڵم و لێگەڕینی بۆ دەکەم بۆیە دەڵێم یان بە ئازادی یان هیچ ژیانێکی دیکەمان ناوێت خۆ ئەگەر ژیانێکیش بەبێ ئازادی هەبێت مسوەگەر پەسەندی ناکەم.